ئەوڕۆ لە چوارچێوەی راپۆرتێکی هاوبەشە کۆمەڵێک زانیاری و تێبینی و ئەو ملاحەزە و تێبینیانی کە هەمان بوو لەسەر پرۆسەی دەنگدانی تایبەت بۆیەوەی بەڕێز دەخینە ڕوو کە کۆمەڵێک تێبینی لای ئێمە گەڵاڵە بووە کۆمەڵێک ملاحەزەی گشتیمان هەیە کۆمەڵێک سەرنج و تێبینیمان هەیە لەسەر لایەنی سلبی بەڕێوەچوونی پرۆسەی دەنگدانی تایبەت بۆ بێگومان کۆمەڵێک خاڵی ئیجابی شەیە کە ئێمە لای خۆمان تێبینیمان کردووە دەتوانم بە گشتی ئاماژە بە تێبینیە گشتیەکان بکەم کە ئێمە لای ئێمە تۆمار کراوە لە ئەو زانیاریانە بێگومان لە تۆڕە جیاوازێک ئەو تۆڕانەی کە لە چوارچێوەی ئەو پایمان ئەو هاوپەیمانێتیە هەن بۆ ئێمە هاتووە و لەسەر زەوئی ئەو معلوماتانەی کە هاتووە لە ڕێگەی چاودێرەکانەوە ئەو ملاحەزان لای ئێمە دروست بووە من بە شێوەیەکی گشتی تێبینەکان دەخەمە ڕوو بە زمانی کوردی پاشتر کاک وشیار و کاک دەشتیش زانیاری زیاتر دەن هەم بە زمانی عەرەبی و ئەگەر پرسیارێک تێبینیەکە بێ بە زمانی کوردی بە شێوەیەکی گشتیەوە ئێمە تێبینیمان کردووە لە چوارچێوەی پرۆسەی دەنگدانی تایبەتیە نزمی ئاستی هوشیاری دەنگدان بەشێک بوو لەو تێبینانەی کە لە ڕێگەی چاودێرەکانەوە بە ئێمە گەیشتووە کە بێگومان کاریگەری هەبووە لەسەر بەڕێوەچوونی پرۆسەی دەنگدان و چۆنێتی بەکارهێنانی ئەو ئەجهیزە یاخود ئامێرە هۆشمەندەکانی پرۆسەی دەنگدان ڕێگەنەدان بە چاودێرەکانی ئێمە کە بتوانن ئامێرەکانی پەیوەندی و مۆبایل بەرنە ژوورەوە بۆ ناو بنکەکانی دەنگدان بۆ ئەوەی بتوانن زانیاری و معلومات و راپۆرتەکانیان بۆ ئێمە بنێرن لە کاتی خۆیان بابەتی نزمی ئاستی ڕاهێنانی بەشێک لە کارمەندانی کۆمسیۆن کە بێگومان کاریگەری هەبوو لەسەر بەڕێوەچوونی پرۆسەی دەنگدانی تایبەت هەر ئەمەش وای کرد کە لە بەشێک لە ناوەندەکانی دەنگدان دەستپێکردن یا خودکردنەوەی بنکەکانی دەنگدان و پرۆسەی دەنگدانی تایبەت دوا بکەوێت هەبوونی بانگەشەی هەڵبژاردن لە ناو بنکەکانی دەنگدان یاخود لە نزیک بنکەکانی دەنگدان بۆ بەشێک لە کاندیدەکانی پرۆسەی هەڵبژاردن وجودیان هەبوو یاخود بەردەوام بوون هەبوونی جۆرێک لە فەوزا و ڕێکنەخستنی لاینەکانی چوونە ژوورەوە بۆ ناو بنکەکانی دەنگدان بەشێکی تر بوو لەو ملاحەزانی کە لای ئێمە تێبینی کراوە پاشان بەداخۆیان ئەوە ملاحەزەیەکی گشتیە کە پابەند نەبوون بە ڕێکارەکانی خۆپارێزی کە ئەو فەوزایی دەمانبینی لە بەشێک لە بنکەکانی دەنگدانە بێگومان کاریگەری هەیە لەسەر بڵاوبوونەوەی زیاتری پەتای کۆرۆنا نەبوونی ناوی بەشێک لە دەنگدەران سەرباری ئەوەی کە پێشتر دیارە بایۆمەتریان کردو لەو بنکەی کە دەچون دەنگ بدەن دیار بووپیان دەوترا کە لەوێ نییە بەڵام دیارە لە شوێنی ترە بە تایبەتی ئەمە بۆ ئاوارەکان ڕوویداوە بێگومان دوێنێ ئاگدار بن کە کۆمسیۆن ملاحەزەی خۆیان خود سەرنجی خۆیان لەسەر ئەو خاڵە خستە ڕووکەوتیان ئاوارەکان بەشێکیان لە شوێنێک بایۆمەتریان کردو بەڵام لەو شوێنەی کە دەبوو دەنگی تێدا ئەو بنکەی دەنگی تێدا بدەن لەوێ نەمانێتەوە لە هەندێک ناوەند تێبینیەوە کرابوو کە بەداخەوە ئەو هەندێک ئەشخاص کە نەناسراون باجیان پێ نەبووە کارمەندی کۆمسیۆن نەبوون یاخود چاودێر نەبوون چونەتە ناو بنکانی دەنگدانەوە ئەویش یەکێک تر بوو لەو تێبینیانەی کە لە ئێمە تۆمار کراوە بابەتی پێشێلکردن یاخود سەرپێچیکردن لەوەی کە پاراستنی نهێنی دەنگدانی دەنگدەر یەکێکی تر بوو لەو خاڵانەی کە لای ئێمە وەکو تێبینێکی گشتی تۆمار کراوە لە هەندێک لە ناوەندەکانی دەنگدان لە ڕێگەی چاودێرەکانەوە ئەو زانیارە نەمان پێگەیشت کە دەنگدەر کە دەچوویە شوێنی دەنگدانی خۆی کەسێکی تری لەگەڵا دەچوو یاخود ئامێری مۆبایلی پێ بووە بۆەوەی کە وێنەی دەنگدانەکەی بگرێت کە ئەویش بێگومان یەکێکە لەو پێشێلکارێن یاخود سەرپێچیانەی کە دەتوانین بڵێن بۆ پرۆسەی پاراستنی نهێنی دەنگدانی دەنگدەر ئەوانە کۆمەڵێک سەرنجی گشتیە کە ئێمە وەکو تۆڕەکانی چاودێری پرۆسەی دەنگدانی تایبەت خستمانە ڕوو دەستان خۆش بی بەخێر بێن من دوابیکەینە کوردی ئەگەر بە عەرەبی پرسیارێکی شەبوو دوایە وەڵامتان دەدەینەوە هەر شتێکی زیاد لەسەر ئەوەی بە ڕێزانە باسییان کرد نییە باسی بکەم تەنها ئەوەیە دەتوانم بڵێم ئەوە لایەنی ملاحەزاتە بەڵام لەگەڵ ئەوە جوودی کۆمسیۆنی سربەخۆی هەڵبژاردن لە عێراق لەبیر ناکرێ لەو ماوەی ڕابردوو شانبەشانی نەتەوە یەکگرتوەکان شانبەشانی اتحادیە ئەوروپی ڕێکخراوەکانی کۆمەڵی مەدەنی هەتا دەستگای ڕاگەیاندنیش ئەمانیش ئەرکێکی باشیان خستبووە سەر شانی خۆیان و ئەرکەکەش دوێنێ دەستی پێکرد بەڕاستی بەیانیش کۆتایی پێدێتن لەگەڵ ئەوە جوهدیوانیش بە گرنگ دەزانین و کارەکانی وانیش بە گرنگ دەزانین پرسیارەکەت بەڕێز پێمان گەیشت ئێمە وەکو ڕێکخراوەکانی کۆمەڵی مەدەنی ئەگەر کەسێک بێتە لای ئێمە ئەو
داواکاریەمان پێ بگەێنێ ئێمە لە راپۆرتی خۆمان ڕنگدانەوەی بۆ دەکەین لەبەر ئەوەی پێویستە ئەوە ئیجرایەتێکی تایبەتە یعنی خەڵک ئازادە لە دەنگدان پێویستە نەیدا بۆ دەیدەی ئەگەر ترسێکت نییە ئەگەر ترسێکت هەیە ئەوە دەگەڕێتەوە سەر خودی کەسەکە ئێمە شتی وامان ڕست نەکردووە لەبەرەوەی نەچونێ ناو فەرمانگەکانی حکوومەت شوێنی مەبنکەکانی دەنگدانە شەقام بووە بۆ چاودێریکردنی پروپاگەندەکان ئەگەر پێتان وایە کەسێکێ ئەو بابەتە بە دۆکیمنت لایتی دەیەوێت بیداتە ڕێکخراوەکانی کۆمەڵی مەدەنی ئەو ئەمە دەرگەمان کراوەیە بۆ ئەوەی هاوکاری بین ئەکیدی هەرچەند چاودێری نێودەوڵەتی و چاودێری ڕێکخراوی کۆمەڵی مەدەنی زیاتر بێ ئەوەندە کۆنتترۆلی باشتری کەم و کوڕیەکان دەکرێت لەبەرەوەی ئێمە دەزانین ئەو چێشمەیە یان ئەو منافەسەیە لە هەڵبژاردن لە نێوان حزبە سیاسیەکانە حزبە سیاسیەکانیش زۆر هەتاکەم گلە و گازاندەیان لە یەکتر هەیە یعنی هەولی ئەوە دەدەن شت لەسەر یەکەی براس بکەن بەڵام ئەو دەنگێک کە بەڕاستەقینە دەڕوا بۆ کۆمەلگای نێودەوڵەتی ڕێکخراوەکانی کۆمەڵی مەدەنیە چاودێرەکانی نێودەوڵەتیە چاودێرەکانی UN چاودێرەکانی اتحادی ئەوروپیا ئێمە هەرچەند ئێستا موجودین تەمەنای ئەوەمان دەکرد کە 2 قاد و 3 قادی تر زیاتر بن ڕێکخراوەکانی نێودەوڵەتی زیاتر موجودون بۆ ئەوەی پرۆسەکە بگاتە ئاستی ئەو معیارە نێودەوڵەتیانەیە کە پێی دەگوترێ معیاری شەفافیت بۆ پرۆسەی هەڵبژاردن کاکە بڕیار نەخێر ئێمە وەکو ڕێکخراوەکانی کۆمەڵی مەدەنی من بە ناوی تۆڕی شەمس و بە ناوی تۆڕەکانی تریش ئەو قسە دەکەم هەتا پێمان بکرێت دەست لەسەر ئەو برینانە دادەنین کە پێشێلکارین لە بۆ پرۆسەی هەڵبژاردن بەگشتی و ئەم پێم وایە ئەو راپۆرتانەی کە لە ڕابردوو ڕێکخراوەکانی کۆمەڵی مەدەنی تەقدیمیان کردبوو هەموو ڕنگدانەوەی هەبوو لەسەر ئەو پرۆسەی ئەو جارە لە تەحدیثکردنی جیهازەکان لە شێوازی انتخابات لە دانانی سیستەم و ئیجراعاتی نوێ لەلایەن کۆمسیۆن و ئەوانەی کە جەنابتان باسی دەکەن وەکو ڕاگەیاندنکار ئێمە دوێنێ سەتاسی بنکە و وێزگەکانی دەنگدانمان لە عێراق بەرکردیە ممکن یعنی دەسەور ناکەم ئەو حالەتە بەلا ئێمەدا ڕۆیشت بێ بەڵام ئێوە وەکو ڕێزگار ڕاگەیاندن ئەگەر ئەو بابەتتان بە دۆکیمنت لا هەیە دەتوانن ئێمە سوودتان ئێمە سوودی لێ بدینین ئەو کەسێکە ئەو بە ڕەگەز ئێرانی بووە لەو بنکێ لەو وێزگەی کە دەنجی داوە چاودێری ئێوەی لێ بوو چاودێری ئێمە بێتن ئەمە ئەو دۆکیمنتانەدا لە راپۆرتەکەمان لە راپۆرتی کۆتایی دوای دەنگدانی گشتی بەبێ هیچ پێچپەنایەک دادەنی سەبارەت بەو پرسیارەی کە ڕاستی منت کرد لە ڕاستیە بەڵێ بە دڵنیاوی ینی لەبەرەوەی کە ئامێری هۆشمەند بەکاردێنرێت ئەو جارەوە پرۆسەی چۆنیتی دەنگدان لە لای دەنگدەر بە تەواوی ڕوون نەبووەوە ئەوەی ئێمە تێبینیمان کرد بە بەراورد بە هەڵبژاردنەکانی ڕابردوو هەڵمەتەکانی بانگەشی هوشیاری هەم لە لای کۆمسیۆن هەم لە لای کاندیدەکان دەتوانین بڵێن لە ئاستی پێویست نەبوو وەکو جارانی پێشوو نەبوو ئەو گەرم و گوڕێی نەبوو یعنی یەکێک لەو ملاحەزانی کە ئێمە هەمانە بە تایبەتی وەکو تۆڕی باڵێزانی ئازادی توانم بڵێم و بێگومانەوەش کاریگەری هەبوو لەسەر خاو بەڕێوەچوونی پرۆسەکە یعنی ئەوەندەی ئێمە تێبینیمان دەکرد ئەوەندەی ئاگدار بم کۆمسیۆن دیاری کردبوو لە ماوەی چەند دقەیەکی کەمە هەر دەنگدەرێک بتوانێت بچێت دەنگ بدە بەڵام ئەوەندەی ئێمە لە ڕێگەی چاودێرەکانمانەوە بەدەستمان گەیشتووە جاری وا هەبووە بۆ هەر کەسێک کە ویست بێتی دەنگ بدا زیاتر لە 5-6 دقەی ویستووە بۆ ئەوەی کامەش بێگومان کاریگەریە لەسەر بەڕێوەچوونی پرۆسەی دەنگدانە بەڵێ ئێمە لە ڕێگەی ئەو چاودێرانەی کە ئێمە خۆمان هەمان وەکو تۆڕی باڵێزانی ئازادی و تۆڕەکانی تریش ئەوەندەی ئاگدار بین کە هەموو ئەو بانگەشانی هەم لە ناو بنکەکان هەم لە بەردەم بنکەکان ینی لە نزیک شوێنی دەنگدان کراوە هەمووی دۆکومنت کراوەوەی کە دەشتی ئاماژەی پێکرد ئێمە بەرپرسیارەتی قانونیمان لە ئەستۆیە وەکو تۆڕەکانی چاودێریکردن کە دوای تەواوبوونی پرۆسەی دەنگدان راپۆرتی خۆمان پێشکەش بە کۆمسیۆن بکەین بە پێی داتا و ئەرقامی دەقیق و بێگومان بە پێی دۆکومنت ینی بە پێی دۆکومنت بەنسبەت ئەوەی بەسمەکە بەڵێ بزانە ئەوە طبعا دووبارە دەبێتەوە مەسلەی نەخۆشیەکی معەن یان شەکرایان نەخۆشی تریش و بەسمە چەند تەسیری بەڵێ تەسیری هەیە کاریگەری هەیە و لەبیر مەکەن ئامێری ئەلکترۆنی ئامێرە ینی ئیش ناکات تێک دەچی دەگۆڕدرێت بەڵام ئەوەی باش بوو بەڕاستیەکەی ئەو جاریان ینی کۆمسیۆن استیجابەی سەریعی هەبوو بە بەردەوام ئێمە بەڕێی چاودێرەکانمان کۆمسیۆنمان ئاگادار دەکردەوە کە لە فلان بنکە لە فلان شوێن ئەو کێشەیە هەیە دەموو دەست تیمی مۆبایلی هەبوو دەهات چارەسەری بکاوە احتیاطی دانابوو ئامێری احتیاطی دانابوو ئەمە تا ڕادەیەک ینی هەوڵێک بوو بەڵام لێتان نەشارمەوە ئێمە یەکێک لە کنسەرنەکانمان یان لەو قەلەقەی هەیتمان کە لە ڕۆژی دەنگدانی گشتی ئەمانە ببنە کێشەی گەورە ترسی ئەوەمان هەیە بەڵێ
بۆیش لە ڕێکۆمەندیشنەکانمان لە راپۆرتماندا نووسیمانە کە ضرورە کۆمسیۆن ئاگاداری ئەوە بێ باس لە ژمارەی گەورە دەکەین باس لە خەڵکێکی زۆر بە یەکجار دێن بۆ بنکەکانی دەنگدا دەبێت کۆمسیۆن باشتر هەوڵی بۆ بدا بەنسبەت ئەوەی کە چەند تۆڕێک هەن کە پێشتر طبعا پێشتر خراپبوونە لیستی ئەوە ئەزانێ من بە ناوی هاوپەیمانی تۆڕەکانی هەموو عێراق قسە دەکەم ئێمە معایری دەولیمان هەیەشی لەسەر دەکەین یعنی بە پەپەی معایری دەولی کار دەکەین بۆ لای ئێمە قەزیە نییە کێ دەباتەوە کێ دەدۆڕێنێ طبعا زۆر جار ڕاست دەکەین زۆر جار حیزبێکی معەن پێی خۆش نییە